دانیشتوانی کەلار جیاواز لە ناوچەکانی تر تووڕەوی و بێزاری خۆیان بەرامبەر دەسەڵاتدارانی هەرێم نیشاندا، ئەویش داخستنی تەواوی دوکانی بازاڕەکان و مانگرتنی سەرتاسەری بوو. قەزای کەلار ڕۆژێکی جیاوازی بەڕێ کرد، هەمووان پێکەوە مانگرتنیان بەرامبەر دەسەڵاتی کوردی نیشاندا، کاسبکاران و دوکانداران و پیشەوەران ئامادە نەبوون بچنە سەر کارەکانیان بە ئامانجی دروستکردنی فشار لەسەر کابینە شکست خواردووەکەی حکوومەت. خۆی وەشێوی مەدەنیانە بکرێ باشترە بۆ ئەوەی کوڕی کەس نەکوژێت و جگەری کەس نەسووتێت، بەڵام حکوومەتی لامان کاتە گوێ لە داواکارانی خەڵک بگرێ باش. خەڵکی داواکاری خەڵکی بێمەعاشە، خەڵکی فەقیرە، هەمیسا زۆربەی مامۆستاکان لە ڕاستیە بێپارە بوونە بە شێوەی مەدانیانە زۆر باشە لەبەرەوەی هیچ کەسێ تووشی زەرەر نەبێت. وەڵڵی حکوومەت ئەگە گوێی بگردای وای لێ نات، ئەوەیە گوێی بگردایە، گوێگرنەکە زۆر باشتر لە میلەتی خۆی. خۆ پیشاندان یان خۆ نیشاندان ئەوە بە ڕێگایەکی ئاسایی باشترە، نەک بچن بۆ دایرەستاندن و ماڵی میلەتە، ماڵی ئەم خەڵکەتانە بۆ بچن دایرەکان بستێن. ئەگەر ڕێپیوانەکەن ڕێپیوانێکی ئاسایی بکەن و داوای مافی خۆیان بکەن لە حکوومەت. والله سەد زۆربەی دوکانەکان داخراون ئیمڕۆ لە کەلار، من لە سەعات تقریبا 7:30 ناو بازاڕم، بەڵام هیچ شتێک نییە لەخوا بەزیاوی هیچ شتێک ڕووی نەداوە. خۆ بێ مەدەنیان نەبێت، مەدەنیانە نەبێ خەڵک زەرەرەکە، خەڵکە کوژێ، کوڕی فەقیر و فەقرا کوژێ. وەڵای وەکو خۆپیشاندان یعنی خۆپیشاندانێکی مەدەنی خەڵک داوای مافی خۆی بکە، شتێکی ئاساییە، بەس ئاراستەیە نەڕوا بۆ ئاراستەیەکی یعنی وەکو بارەگا سوتانن، وەکو بنایە سوتانن و بارەگای حکومی، بارەگای حزبی. مانگرتنەکانی قەزای کەلار دوای ئەو خۆپیشاندانە جەماوەریانە هات کە لە شارە جیاوازەکانی هەرێم دژی حکوومەتی شکست خواردوو ئەنجام دران و دەسەڵات بە بەکارهێنانی چەک وەڵامی خۆپیشاندرانی دایەوە. چارەکوانانی قەزاکە مەترسی ئەوەیان هەبوو ڕۆڵەکانی شارەکەیان هاوشێوەی شارەکانی تر بەدەستی هێزە ئەمنیەکان شەهید بکرێن، هەر بۆیە شێوازێکی نوێی دەربڕینی ناڕەزاییان هەڵبژارد. وەکو ئاگدار من لە هەفتەی ڕابردوودا ئێمە کۆبنەوەیەکمان کرد، تەوقیتێکماندانا بۆ ئەمڕۆ ڕۆژی یەکشەمە کە خۆپیشاندان بکەین، بەڵام دواتر وردبینێکی زۆرمان کرد، چاودێریێکی زۆرمان کرد کە کۆمەڵێک زانیاری باشمان دەست کرد لەسەر ئەوەی کە لایەنێک بەهۆی کێشەی کێشە و ناکۆکی نێوخۆیی تەکەتولەکانیانەوە ئەیانەوێ ئاراستەی خۆپیشاندان و چالاکان بە بەرژەوەندی خۆیان نابشکێنەوە، پشێوی دروست بکەن تاان تێرش بکەنە سەر فەرمانگەکان، بۆ ئێمەش بۆ ڕێگری لەوە و زایدن لە هەمان کاتە چالاکی هەبێ شێوازی چالاکەمان بۆ ئەمڕۆ لە خۆپیشاندانەوە گۆڕی بۆ مانگرتنێکی سەرتاسەری داوامان کرد. ئەمڕۆ دوکاندارەکان، فەرمانبەران، مامۆستایان بایکۆتی داوامەکانیان بکەن، ئەوەی کە خۆتانە بینن لە سوورەکە خۆشببختانە خەڵکێکی باش هاتووە دەمانەوە و جێگەی ڕێز و پێزانینە. مانگرتنی دانیشتوانی قەزای کەلار پەیامێکی ڕوونە بۆ بەرپرسانی هەرێم کە چیتر ئامادە نین حکوومەتێکی شکست خواردوو ئیدارەیان بکات و ڕۆژ لە دوای ڕۆژ خەیرانی زیاتریان بۆ بخڵقێنێت. هەر بۆیە تاکە چارەسەر ئەنجامدانی هەڵبژاردنێکی دوور لە کزی و فزیە تا دەسەڵاتێکی مەدەنی بێتە ئاراوە. پشتیوان وەنداوی کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.